بەوتەی شانۆکارانی شاری کەرکووک لە ڕابردوودا شانۆی ئەم شارە لە لووتکەدا بووە. ئەم شارە توانیوەتی دایان هونەرمەندی گەورە لە بواری شانۆ و سینەما لە ناوخۆیدا گەورە بکات. بەڵام لە ئێستادا وەک شانۆکارانی کەرکووک ئاماژەی پێدەدەن کەرکووک کەوتووەتە نێوان دوو بەرداشی بەغداد و هەولێر. هەر بۆیە لە ڕووی ڕۆشنبیریەوە گرنگی بە شاری کەرکووک نادرێت. کەرکووک شارێکە ناتوانێت کەسە جددیەکانی خۆی لە هەر بوارێکا بێت لە هەر بوارێکا بێ ناتوانێت لە خۆی بگرێت. ڕۆشنبیری کەرکووچی داهێنانەکە لە شارەکەی خۆیە دواتر ڕائەوەستێ دواتر ڕای ئەگرن دواتر بربەستی زۆری بۆ دروستەکرێت. ئەمە ڕەنگە مەسەن لێم بپرسی بڵێ بە دیاریکراوی چێ نییە مەسەن زیاتر ژینگەی شارەکە وایە ئەو وا خوڵقاوە. شانۆکاران لە ئێستادا لە دۆخی ڕۆشنبیری ئەم شارە ناومێدون پیان وایە شاری کەرکووک ماوەیەکی زۆری دەوێت تاکو بتوانێت لە بواری شانۆدا دیسان وەک جاران بێتە گۆڕەپانی هوەری. وەگەم شانۆکارە ئاماژەی پێدەدات ئیدارەی کەرکووک بەرامبەر بە هوەری شانۆ لە ماوەی ڕابردوودا کەمتەرخەم بووە. لە کەرکووکە شانۆی پانتۆمایم نمایشکراوە شانۆی بێدەنگ لەو کاتانەیە کە شانۆی پانتۆمایم لە کەرکووکان نمایشکراوە هەموو ئەکتەرەکانی کەس بوونە بەڵام لە شارەکانی تری کوردستانە پیاو بۆ خۆی کردو بەکەس لەگەڵ پرۆسی ئازادیە شانۆ هەنگاوی باشینە ئیدارەی شارەکە بەگشتی هوەر و ڕۆشنبیری شاری پشتگوێ خستووە بەگشتی پێم وایە هۆکارەکان پشتگوێ خستن بێت لایەن ئیدارەی شارەکەەوە. ڕۆژی 9/6 لە شاری کەرکووک شانۆیەک بەناوی کچە فرۆشراوەکانی نیشتمان نمایشکرا. لەو شانۆیەدا باز لە کەیسی ئەو کچە ئێزیدیانەکرا کە لەلایەن چەکدارانی داعشۆ بەدیرگیرا بوون. وەک یەکێ لە ئەکتەرەکان ئاماژەی پێدەدا ئەم شانۆ تەنیا 250,000 دیناری بۆ تەرخان کراوە کە ئەو بڕەپارەش زۆر کەمە. ئەبێ بڕن لە دەستگاکان لە دەستگا حیزبەکان داوای هۆڵی شانۆ بکەن یاخود شوێنی پرۆڤاکە بۆ هۆڵی شانۆ نەشیاوە شوێنێکە تەنها هۆڵێکی سادەیە و هیچی تر. ئەم شانۆگەرەی کە ئێستا کردمان 250,000مان بۆ دابین کرا ئەوش لە ڕێگای بەڕێوەبەراتی ڕۆشنبیری و هوەری کەرکووکەوە. بەداخەوە شانۆگەرێکی ئەوها بەم شێوەیە سەرکەوتو شانۆگەرێکی گەورە بە 250 بۆ شوێنێکی تر بێت چۆن قبوڵێکن کە تەنها 250 بەشی ئەکتەرێکی شارەکانی ترە. شانۆ ئەو کەرەستە هوەریە کە شانۆکاران بۆ دەربڕینی کێشەکانی کۆمەلگا لە زۆربەی ڕووەکانەوە پشتی پێدەبەستن و کێشە کۆمەڵایەتی و سیاسیەکان دەبەنە سەر تەختی شانۆ. ئاڵاوشیار NRT کەرکووک.